ئێمباپێ لە پێکاتەی ڕیال مەدرید دوور خرایەوە و چاوەڕێژ دەکرێت یانەی دهۆک سزا بدرێت. سلااوتان لێبێ. لەگەڵ ئەوە یانەی ڕیال مەدرید یاریێکی چارەنووسازی لە مۆندیال یانەکان بەرامبەر بەیانەی سازبۆرگی نەمسایی هەیە، بەڵام چابی ئەلۆنزۆ بڕیاریدا ئێمباپێ هێرشبەری یەکەمی تیپەکەی لە پێکاتەی تیپەکەی بۆ یاریەکە دوور بخاتەوە. یاری ڕیال و سازبۆرگ سبەی کاتژمێر 4 بەرەبەیان بە کاتی خۆمان دەکرێت و ڕیال مەدرید پێویستی بەبرنەوە هەیە بۆی کە بە یەکەم بۆ قۆناغی داهات و سەرکەوێت، هەرچەندە بۆی هەیە بە یەکسانبوونیش هەر بە یەکەم سەرکەوێت. ئێمباپێ لە دوو یاری ڕابردووش بەرامبەر بە هیلال و باچۆکا بەشداری نەکرد، چونکە ئەمریکای لێ نەکەوت و تووشی نەخۆشی گەددە و ڕیخۆڵە بوو. هەرچەندە ئێستاش چاک بۆتەوە، بەڵام چابی پشووی پێداوە و یاری پێناکە. ڕیال مەدرید ئەگەر سەرکەوێت لە قۆناغی 16 ڕوبەڕووی یانەی مانچستەر سیتی یان یۆڤانتۆس دەبێتەوە، کە ئەوانش ئەمشەو لە کاتژمێردا ڕوبەڕوو دەبنەوە و ئەوەی بدۆڕێ ڕەنگە تووشی ڕیال بێ، چونکە ئەوان هەردووچیان سەرکەوتون و ئەمشەو لەسەر پلەی یەکەم و دووەمی کۆمەڵەکەیان یاری دەکەن. بۆی ئەو ڕووداوانەی لە یاری هەولێر و دهۆک شەوی ڕابردوو لە خولیاستێرەکانی عێراق لە هەولێر ڕوویدا، ئەگەری هەیە یانەی دهۆک و جەماوەرەکەی تووشی سزا ببنەوە. یاریەکە لە یاریگای فەڕەنساوی کرا و هەولێر بە 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک بردنەوەی تۆمار کرد، کە هەردوو گۆڵی هەولێر بە لێدانی سزا بوو. یەکەم جاریش بوو هەولێر لە یەک وەرزدا هەردوو یاری کلاسیکۆی کوردستان لە دهۆک بباتەوە. ئەوەی ڕوویدا کە ناڕەزایی سەرپەرشتیار و بەشێک لە یاریزانان و جەماوەری یانەی دهۆک بوو سەبارەت بە پەناڵتی دووەمی یانەی هەولێر. بۆیە سەرپەرشتیاری تۆپی پێ یانەی دهۆک ڕوبەڕووی ناوبژیوان بووە و دواتر بە کارتی سوود دەرکرا. ئەمەش هاندەرانی یانەکەی زیاتر تووڕە کرد کە بە ژمارەیەکی زۆر هاتبوونە یاریگا. لە ئەنجامیشدا کورسیەکانی یاریگەیان شکاند و لەگەڵ هێزە ئەمنیەکان ڕوبەڕوو بوونەوە. چاودێرانی خولی عێراق پێیان وایە بە پێی راپۆرتی سەرپەرشتیار و ناوبژیوانی یاریەکە بۆی هەیە یانەی دهۆک سزا بدرێت، بە تایبەتی سەرپەرشتیاری تیپ و جەماوەری یانەکە کە لە چوارچێوەی ڕەفتاری وەرزشی هەڵسوکەوتیان کرد و وایان کرد کە کێشە و ئاژاوە لە یاریەکە ڕووبدات، کە چەند هاندەرێک و هەروەها کارمەندانی هێزە ئەمنیەکانیش ئازاریان پێگەیشت. یانەی دهۆک لە مۆرزە جارێکی دیکەش بۆی ڕووداوەکانی یاری بەرامبەر بە تەڵەبە سزادرا و ڕاینەری پێشووی یانەکە مەسعود مێرال بۆ 6 مانگ دوور خرایەوە، کە دواتر خۆی دەستی لە کار کێشایەوە. پێشتیگری گۆڵپارێزی ئەڵمانی جێگەی لە یانەی بارسلۆنا لەق بووە، بە تایبەتی دوایاتنی خوان گارسیای گۆڵپارێزی ئیسپانیۆل. ئیتر ئەویش دەیەوێت ڕووبکاتە یانەیەکی دیکە. بە پێی میدیای ئینگلیزی هەردوو چێلسی و مانچستەر یونایتد چاویان بڕیوەتە گۆڵپارێزە ئەڵمانیەکە، بە تایبەتیش چێلسی، دوایەوەی کە نەیتوانی مایک ماینان بەدەست بێنێت. هەردوویانە دەیانەوێت هەر ئەم هاوینە شتیگن بەدەست بێنن. مانچستەر یونایتدیش زۆر لە ئاستی ئاندرێ ئۆنانا ڕازی نییە و دەیانوێت بیگۆڕن. ئەوەی خۆشە یانەی بارسلۆناش دەیەوێت شتیگن لە کۆڵخۆی بکاتەوە، چونکە موچەکەی بەرزە و ئیتر گۆڵپارێزێکی دیکەشیان هێناوە. بۆیە بە پێی میدیای ئیسپانیا یانەی بارسلۆنا چاوەڕێی مشتریە و دەرگای گفتوگۆی بۆ شتیگن کراوێ. یانەی نەسری سعودی کۆتایی بە مقۆمقۆیەکان هێنا سەبارەت بە گرێبەستی کریستیانۆ ڕۆناڵدۆ و ئەمڕۆ بە فەرمی نوێکردنەوەی گرێبەستی یاریزانەکەی بۆ ساڵی 2027 ڕاگەیاند. ئەکاونتی فەرمیانەی نەسر لە تۆڕی X ڤیدیۆیەکی بڵاو کردەوە. ڕۆناڵدۆیەک لە یەکێک لە کەنارە ئاویەکان دەردەکەوێت و دەڵێت نەسر بۆ هەتا. لە ڕۆژانی ڕابردوو قسەی زۆر لە سەرمانەوەیان ڕۆیشتن یان نوێکردنەوەی 1 ساڵی گرێبەستی ڕۆناڵدۆ هەبوو، بەڵام دەرکەوت بۆ 2 ساڵ نوێی کردوێتەوە. کریستیانۆ سەرکردەیانەی نەسڕە و لە 2 وەرزی ڕابردوو 2 جار بۆتە گۆڵکاری خولی سعودیە و 93 گۆڵی بۆیانەکە تۆمار کردووە، بەڵام هیچ نازناوێکی فەرمی بۆیانەکە بەدەست نەهێناوە. لەگەڵ ئەوەشدا تیپەکە پێدەچێت بە وەرزی نوێ پلانی گەورەیانە بێ، بە تایبەتی کاتێک دوێنێ ڕایەرەکەشیان دوور خستەوە کە ستیڤانۆ پیۆلی ڕاینەری ئیتالی بوو. ڕۆناڵدۆ ئامانجی ئەوەی بە توانا و جەستەیەکی باش بمێنێتەوە تا بەشداریکردی لە مۆندیالی 2026 لە ئەمریکا و لە پاڵ ئەویش دەیەوێت ژمارەی گۆڵەکانی بگەینێتە 1000 گۆڵ. کاتێکی خۆش.